مەدوانی بەڕێز سەبارەت بە چۆنیەتی دروستبوونی هەردوو فرقەی یەک و دوی پیادە و هەوڵ و هەنگاوەکانی یەخستنەوە و ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و بنیاتنانی یەک هێزی نیشتیمانی و سەرتاسەری چەند ڕوونکردنەوەیەک لەلایەن بەڕێز فەریقڕووکن عیسا عوزێر سەرۆکەرەکانی وەزارەتی پێشمەرگە پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگە وەزیر و ئەندام پەرلەمانەکانی بەڕێز فەرماندەی گشتی هێزی هاوپەیمانان لە عێراق و سووریا جنرال مەکفارلن هاوپەیمانانی هەرێمی کوردستان کونسول و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان میوانانی قەدرگران فەرماندە و ئەفسەرانی پێشمەرگە بەخێر بێن سەرچاو بەخێر بێن بۆ مەراسمی دەست بەکاربوونی هەردوو فرقەکانی یەک و دوی پیادەی وەزارەتی پێشمەرگە. بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و میوانانی بەڕێز ئامادەبوونتان پشتگیری و دڵگەرمیمان پێدەبەخشێت و هانمان دەدات بۆ بەردەوامبوونمان لەسەر پرۆسەی چاکسازی و بنیاتنانی لەشکرێکی بەهێزی خاوەن عەقیدە و باوەڕ. بەڕێزان، پرۆسەی چاکسازی وەزارەتی پێشمەرگە لەسەر بنەمای دروستکردنی هێزێکی نیشتیمانی و عەقیدەیی و ڕێخستنی هەیکەل و میکانیزمێکی نیزامی و دامەزراوەیی دەستی پێکردووە. چەندین هەنگاوی دیار و بەرهەمداری بەخۆیەوە بینیوە لەو ماوەیەدا. لەم کاتەدا لە چارچیوەی پرۆسەی چاکسازیدا جیا لە بەردەوامیدان بەڕێخستنەوە و یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە پرۆژەکانی استراتیژی سەربازی و لۆجستی پێشمەرگە و مەشق و ڕاهێنان و بنیاتنانی ژێرخانی زانستی و گەیاندن و بەیەکەوە بەستنەوەی یەکە سەربازیەکان و استراتیژیەتی نوێی ڕاگەیاندن و هوشیاری نمونەی پرۆژەی سەرکەوتووەکانمانن. هەروەها لەگەڵ ئەوەدا بە پشتیوانیتان بە هەموو توانایەکمانەوە بەردەوام دەبین لە کارکردن و بە گشتی پرۆسەکە دەگەینینە ئامانجی دیاریکراو لە دروستکردنی یەک هێزی سەربازی نیشتیمانی و سەرتاسەری. ئەمڕۆ لەو ڕێوڕەسمەدا مژدەی دەست بەکاربوونی فرقەی یەک و دوی پیادە ڕادەگەینین کە دەبنە هەنگاوێکی دیکەی گرنگ لە پرۆسەکە و یەکخستنەوەی سەرکردایەتی و کۆنتڕۆلکردن لە ناو یەکە سەربازیەکانماندا. ئەم هەنگاوەش زیاتر داهاتووی پێشکەوتنەکانی هێزەکانی پێشمەرگە پێشان دەدات. پێمان خۆش بوو کە لەم مەراسیمەدا جەنابی وەزیری پێشمەرگە کاک شۆڕش ئیسماعیلیش لەگەڵمان باە بۆی نەتیجەی زەحمەتی ئەو چەند ساڵەی ڕابردووی خۆی بدیتایە. بەڕێزان، لە دەستپێکی کارەکانمانەوە تا ئەمڕۆ بە پێی پلانێکی توکمە و داڕێژرا و قۆناغەکانی دروستکردنی فرقەکانمان بەم شێوەیە داڕێشتووە. یەکەم، هێنان و وەرگرتنی هێزەکان لە یەکەکانی هەفتا و هەشتا بۆ ناو وەزارەتی پێشمەرگە. دووەم، ڕێخستنەوەی هێزەکان بە شێوەی نیزامی و لە چارچێوەی میلاکی لیواکانی وەزارەتی پێشمەرگە. سێیەم، دەستنیشانکردنی ستافی فەرماندەی فرقە، مەشق و ڕاهێنان بە ستافی فرقە، دیاریکردنی ئەو لیوانەی کە دەکەونە سنووری فرقەکان و ئەمانە و چەند بابەت و کاروباری تر دەبنە قۆناغی سەرەتایی دروستبوونی فرقەکانمان. چوارەم، کۆکردنەوە و بەستنەوەی 4 لیوە لە چارچیوەی فرقەیەکی پیادەدا. پێنجەم، دیارکردنی سنووری ئەرکی فرقەکان. شەشەم، لە چەند مانگی داهاتوودا دەبێت فرقەکان بە تەواوی ئامادە بن و فەرماندەیی و سەرپەرستی لیواکان بگرنە ئەستۆ و بەکردەیی ئەرکەکانی خۆیان لە مەیدان جێبەجێ بکەن. لە هەمان کاتدا ئەو کارنامەیە کە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا واژوو کراوە خشتەیەک دانراوە بۆ سەرخستنی ئەرکی فرقەکان و لەم چوارچیوەیەشدا ئێمە کاری جددی دەکەین بۆ بەجێگەیاندنی ئەرکەکانیان. پیرۆزبایی لە هەردوو فەرماندەی فرقە لیواڕۆکن هۆگر سەلاحەدین فەرماندەی فرقەی یەک و لیواڕۆکن ڕێبوار مەحیەدین فەرماندەی فرقەی دوو دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. لێرەدا بە پێویستی دەزانم بە ڕێز و حورمەتی بێپایانەوە
ستایشی سەرۆک و ڕابەرمان جەنابی سەرۆک مەسعود بارزانی بکەین کە هەمیشە پاڵپشت و هاوسۆزی پێشمەرگە بووە و بە بەردەوام هەڵمان دەدات بۆ ئەوەی بە باشترین شێوە بە ئەرکەکانمان هەڵسین و هەلوێستی خۆشەویستانەی جەنابیان بۆ پێشمەرگە بەردەوام سەرچاوە و ئیلهامی ورد و خۆراگری و سەرکەوتوانەکانمان پێدەبەخشێت. هەروەها بە دەرفەتی دەزانم لە حزورتان سوپاسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت بکەم بۆ پشتگیری بەردەوامیان و سەرباری دۆخی دارایی، بەڵام لە ماوەی کەمدا ئەوەی داوامان کردبێ بۆمانی جێبەجێ کردووە. هاوکات سوپاسی هاوپەیمانان و تیمی ڕاوێژکارانیان دەکەم کە ماندوونە ناسانە شان بە شانی لیژنەکانمان ئامادەکاری فرقەکان لە ئامادەکردنی فرقەکان هاوکار و هاوسۆزمان بوون. هەروەها سوپاسی هەردوو جێگرانی سەرۆکی ئارکان لیوارۆکۆن نەجمەدین و لیوارۆکۆن هۆشمەند دەکەم کە لە خۆ بردووانە توانیان لە ماوەیەکی کەمدا ئەم سەرکەوتنە تۆمار بکەن. هیوادارین دەست بەکاربوونی ئەم دوو فرقەیە ببێتە مایەی هاندانی زیاتر بۆ تەواوکردنی پرۆسەی چاکسازی و بتوانین هەرچی زووترە مژدەی تەواوبوونی ئەرکەکانی دروستکردنی یەک هێزی نیشتیمانی بە گەلەکەمان و دۆستانی گەل و کیانە فدرالیەکەمان بدەین. بێگومان ئەو خاستەشمان استراتیجیەتێکی جێگیرە چونکە خواستی گەلەکەمانە و کاریگەری چارەنووسازی بۆ سەر پاراستن و پێشخستنی قەوارەی هەرێم و ئایندەی نەتەوەکەمان هەیە. ومێداوارم لە داهاتووی نێزیکدا ڕێوڕەسمی زیاتر لەم جۆرە ئەنجام بدەین و مژدەی زیاتر بە هێزەکانی پێشمەرگە و شەهید و خانەوادەکانیان و گەلەکەمان بدەین. زۆر سوپاسی ئامادەبوونتان دەکەم. بمینن بەخێر.